بێگومان فکری تونڕەوی داعشی بە هیچ شێوەیەک لە ناو نەچووەوە ئەمە چەند جارێک جەختی لەسەر کراوەتەوە کەوە فکری تونڕەوی بەو شێوەیە عێراق و ناوچەکە زمینە سازی بۆ ئەکرێ بۆ ئەوەی کە ئەوانە بە مستەمەڕی بمێننەوە و مەترسیەکی واقعین لەسەر هەرێمی ئێمە لەسەر کۆمەڵگای ئێمە و لەسەر نەتەوەی کورد بە گشتی بێگومان نەتەوەکانی تریش ئەم فکرە تونڕەویە بەوازحی هەست دەکرێت کە هەندێک لایەن هەن بەرژەوەندیان لەوەیە کە ئەم گروپانە بمێننەوە و تەنانەت گروپی تازەتری تونڕەویش دروست بکرێن بۆ ئەوەی هان بدرێن پەشێوی و ئاژاوە بنێنەوە ئێمە ئەبێ ئەم مەترسیانە من دایم لە بەرچاو بێ و گرنگەکەوە ئێمە بتوانین هاوکاری یەکتری بین و ڕێگر بن لەوەی کەوە ئەوەی 2014 و 15 ڕوویە بە لەدەستدانی ئەو هەموو خاکەی عێراق و کوردستان و ئەو تراژیدیایی بەسەر میلەتەکەمان هات دووبارە نەبێتەوە ئەمەی کە بینیشمان دووبارە لە حەسەکە کە چۆن هەوڵدرا ئەو زیندانیانە ئازاد بکرێن ئەمەش دیسانە دەرخەری ئەوەیە کە ئەو مەترسیە ماوە و بەردەوامە و ئەبێ چارەسەری بۆ بدۆزرێتەوە بوونی ئەو هەموو تێرۆریستە لە زیندانەکانە کە بەداخەوە بەڕێی من نابێ پێیان بوترێ دیل لەبەرەوەی ئەوانە دیل نین بەڵکو ئەوانە تێرۆریستن و گیراون لە زیندانان ئەبێ بە هەری وڵاتە و یاوەتا دادگایەکی نێودەوڵەتی حکمیان بە یاوەتا بە حکمی سووری بڵێن قانونی عێراقی یا قانونی سووری حکم بدرێن بە مادەی تیرۆر ئەبێ ئەچارەنووسی ئەمانە یەکلایی بکرێنەوە ناکرێت بەو شێوەیە لە زیندانە بن و مەترسی بن لەسەر گەلەکەمان مەوە یەکێکە لەو دەلیلانەی کە پیشانی ئەیە کە ئەو وڵاتانە پاڵپشتیمانەوەی ئەم فکری تونڕەوی ئەکەنەوە لەم منتیقەیە و هەبوونی کە بڵێن پەشێوی و هەبوونی دژایەتیکردنی یەکتری و ئاژاوە بۆی بتوانن لایەنێک یارمەتیان با لایەنێکی تر دژیان بێتەوە چەک بفرۆشن ئەم منتیقەیە هەمیشە لە هەوڵی ئەوەیە بوونەکەوە ناکۆکیتیا بمێنێتەوە و ئاشتی و سەقامگیریتیان نەبێ ئەوە شێکێکە لەو بڵێن دەلیلانە کە تۆ کەمپێکت هەیە بەو هەموو مناڵ و ژنە داعشەوە و هیچ لایەنێک خۆی بە پەرپرس نازانێ بۆ ئەوەی چارەنووسیان یەکلایی بکاتەوە و لەلایەن ئێمەوە لەلایەن ڕۆژاواوە بەڕێوە ئەبرێن و بڵێن بەخێو ئەکرێن گەرهات و تۆزێک بڵێن کەم و کۆڕی هەبێ لە کەمپەکانە ئەمە گەورە ئەکرێتەوە بەڵام کەوا لەویە فکری تونڕەوی پەیڕەو ئەکرێەوە پەرە پێ ئەدرێەوە زیاد ئەکرێت و لە مناڵەکانە ئەم فکرە ئەچێنرێ ئەمە لەلایەن هەموو بەنادیدە ئەگیرێ بەشێکی زۆری ئەو خێزانانە کە قەرار بوو بگەڕێنەوە و پەرلەمانی عێراقی تەنانەت داوای کرد کە بگەڕێنەوە بۆ ناوچەکانیان دانیشتوانی ئەو ناوچانە بۆ نمونە مووسڵ و دەودوبەری هەموو خۆپشاندانیان کردووە وتیان ئێمە نامانێت ئەوانە بە هیچ شێوەیەک بگەڕێنەوە واتە خودی ناوچەکانی خۆیان ئەوانیان ناوێ بەڵام ئێمە ئیلزام کراوین بەوەی کەوە بە خێویان بکەین و لە خۆمانیان بگرین و ئاگداریان بین کە ئەمە بەجددی وەکوتم کێشەیەکی گەورەیە بۆ ئێمە ئەوەی کە گرنگە کە ئێمە ئەبێ بزانین ئەو مەترسیە هەیە و مەترسی سەرهەڵدانەوەی داعش هەیە وەکو بینیمان وەکوتم لە حەسەکە ئەگەر بەو شێوەیە تێک نشکێنرانایە بێگومان دووبارە دەوڵەتی خەلافەتیان ڕائەگەیان گەر ئەو ژمارە زۆرە تەرۆریستانە ئازاد بکراباریان لەلایەن داعشەوە بۆیە ئەمە کێشەیەکی سەرەکیە و مەترسیەکی سەرەکیە ئەبێ ئێمەی کورد لەو مەترسیە ئاگدار بین و هاوکاری یەکتری بین کە نەهێڵین کارەساتی لەو شێوەیە تراژیدیای لەو شێوەیە دووبارە بێتەوە لە پەرلەمانی عێراقیە باس لەو مەسەلەیەکرا باس لەو کەیسەکرا و هەوڵدرا لەلایەن وەزارەتی کۆچ و کۆچبەرانەوە کەوە ڕێگەیان بۆ خۆش بکرێت کە بگەڕێنرەوە شوێنەکانی خۆیان بەڵام هاوڵاتیانی ئەو شوێنە خۆپشاندانیان کرد و وتیان ئێمە ڕازی نین بە دووبارە وەرگرتنەوەی ئەوانە و ئەمانە ڕۆڵەکانی ئێمەیان کوشتووە گەربێنەوە ئێرە ئێمە لە ڕێگەی کۆمەڵایەتی و تۆڵی خۆمانەکەینەوە بۆ وەرنەگیرانەوە بۆ هەمویان تەنانەت وەکوتم ینی حتا مناڵەکانیشیان ڕێگر بوون لەوەی کە بگەڕێنەوە وتیان لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێمە تۆڵی خۆمانەکەینەوە ئامادەنین ئەوانە دووبارە لە خۆ بگرینەوە ئەمەش بابەتێکە کە هیچ جهتێک وەکوتم خۆی بە معنی نازانێەوە نەوەنمە کەیسێکی سیاسیە و لە ڕووی کەیسی سیاسیەوە هیچ لایەنێک نایەوێ ڕاستەوخۆ دوژمنایەتی ئەوانە بۆ خۆیان بەردەستە بکە بۆیە هەمووی خۆی لێبێدەنگ کردووە و بەو شێوەیە ماونەتەوە کە ئێستا هەیە.